عسى أن يكن خيرا منهن. کۆمەڵی دادگەری کوردستان وەک هێزێکی ڕەسەن و هەڵگری پەیامی پیرۆزی ئیسلام لە 24 ساڵی تەمەنیدا هۆشیارکردنەوەی کۆمەلگا و پاراستنی بەها باڵاکانی بە ئەرچی هەمیشەی خۆی زانیوە. هەروەها لە دوایین کۆنگرەشیدا کە سەرەتای ئەم هەفتەیە بەڕێوەچوو جەختی لە بنەماکانی قوڵکردنەوەی گیانی لێبوردەیی و پێکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوەیی و ئاینی پێکهاتەکانی کوردستان و هێنانەکایی کۆمەڵگەیەکی سەقامگیر و گەشە سەندوو کردەوە. کۆمەڵی دادگەری تاکیدی لەسەر ئەوە کردەوە کە پێویستە ژیانێکیش کۆمەندانە و ژیانێکی هاوتایانە و هاوسەنگانە بۆ هەموو پێکهاتەکان فەراهەم بێت و هەم لە ڕووی ئاوین و هەمیش لە ڕووی نەتەوەی کە ئەوانیش مافی خۆیانە لە هەرێمی کوردستان وەکو تاکێشی ئازاد و سربەخۆ و خاوەن ماف بێکەوە بژین. زەرورە وەکو کۆمەڵ لەدە ڕابردوش کاری لەسەر ئەوە کردوەکەوە ئەو بەها باڵا و بەرزانە ئیشیان لەسەر بکرێ بەهێز بکرێن لەناو کۆمەڵگە بمێننەوە گرنجیان پێ بدرێت لە داهاتوش بە هەمان شێوە کۆمەڵ وەکو هێزێکی ڕەسەنی هەڵقوڵاوی ناو ئەو کۆمەڵگەیە زەرورکە لەسەر ئەو بکەکەوە ئەو بەها باڵە بەرزانە ئەو ڕەوشتە جوانانە ئەو هەتا کولتوری ڕەسەن وەکو دەڵی گرنگی زیاتری پێ بدرێ زیاتر بەهێز بکرێن ناو کۆمەڵگە بە زیندوی بمێننەوە. دەسەڵاتدارانی هەرێم سیستەمێکی چینایەتی ئەوتۆ پەیڕەو دەکەن کە قڕ و پڕی لێکەوتۆتەوە و ئەوەی لەگەڵ خۆیان نەبێ لە مافەکانی بێبەش دەکرێت. بەڵام کۆمەڵ کوردستان بەهی هەمووان دەزانێت و جەخت لە ژیانی ئازاد و شکۆمەندانە بۆ سەرجەم دانیشتوانی دەکاتەوە. کۆماڵ ئەم هەرێمە وەکو یەک ماڵ سەیر ئەکات، وەکو دانیشتوانی هەرێمی کوردستان وەکو یەک خێزان سەیر ئەکات. چۆن خێزانێک ئەبینین لە ماڵێک ئەژیت هەمووان ماک و مافی خۆیان هەیە و دەبی بەهرەمەند بن لەو ماڵە لەو ژیانە. کۆمەڵ بە پێویستی زانی کە ئەبێت خەڵکانی هەرێمی کوردستان بە هەموو پێکاتەکانەوە ئەو خاک و نیشتیمان و سرد و سامان هەمووی ئەو خەڵکەی هەموو تێدا بەشدارە، هەموو تێدا هاوبەشە. تەنها بۆ چینێک نییە، بۆ توێژێک نییە، بۆ حیزبێک نییە، بۆ لایەنێک نییە، بۆ بنەماڵەیەک نییە. کۆمەڵ جەخت لەو ئەکاتەوە ئەبێت هاونیشتیمانیان لەم کوردستانە و کوماڵی گەورەی هەمان وایە هەمویان بێکەوە تێدا بژین و لە خێر و بێریدا بەهرەمەند بن و سوودمەند بن. کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕۆژانی 19 و 20 مانگی تەمووزی 2025 کۆنگرەی پێنجەمی خۆی لە شاری هەولێر و لە کەشێکی ئارام دابەست. ئەندامان و کادیرانی ئەو حیزبەش ئومێد دەخوازن ڕاستپاردەکانی کۆنگرا گۆڕانکاری ڕیشەی دروست بکەن، چونکە خەڵکی کوردستان پێویستیان بە هێزێکی ڕەسەنی وەکو کۆمەڵە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.